نحمده ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله. باشترين كلام كلامي خواهي تعالى كالقرآن بيروزاي فرمي، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وباشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وخرابترين ريباز الريشكان أو ريباز الريشكان أنايا كبيتشواني ريبازي بيغمري خوايا صلى الله عليه وسلم. وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. حمور ريبازو ريقايك كبيتشواني ريبازو ريقاكي بيغمري خوابي صلى الله عليه وسلم أو بدعو داهن راوة ريبازي كي لارو چوتا للريباز الراسكي بيغمري خواه صلى الله عليه وسلم كالريبازي إسلامي حق لا يداوة بويا ورنجيراوة لا يخواي پروردگار و هەڵگر ئەوانەی شوێنی ئەو ڕێبازە ئەکەون خوا پەنامان بدا شوێنیان ئاگری جەهەنەمە ئەگەر تەوبە نەکەن و لێی نەگەڕێنەوە. خۆشەویستەکانم، مسلمانە بەڕێزەکان، لە سەردەمی مەککەیە لە زەمانی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم، لەو کاتەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماوەیەک چوو بوو بەسەر دەعوەت و بانگەوازەکەیە، کاتێ بانگەوازی ڕاگەیان دوژمنەکان و کافرەکانی ئەو سەردەمە، زۆر دژایەتی پێغەمبەری خوایان ئەکرد صلی الله عليه وسلم، زۆر دژایەتی شوێن کەوتوەکانی پێغەمبەری خوایان ئەکرد صلی الله عليه وسلم بە هەموو جۆرێک. تەنانەت لە ئازاردانی زمانە نەما گەیشت بە ئازاردانی دەست، لەوەش نەما گەشت بە حەدی کوشتنیش. هەندێک لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەهید کران، تەنانەت هەوڵی کوشتنی پێغەمبەری خواشیان ئەدا صلی الله عليه وسلم. خۆی لەو کاتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسانێکی دڵسۆز هەبوون، زۆر یارمەتی پێغەمبەریان ئەدا. یەکێک لەوانە مامی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو طالب، ئەگەر چی مسلمانیش نەبوو، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە لای ئەو گەورە بوو پاش ئەوەی کەوا دایکی وەفاتی کرد و باپیری وەفاتی کرد، مامی ئەبوو طالب داڵدەی پێغەمبەری خوای دابوو صلی الله عليه وسلم. لە 8 ساڵان و ئەو گەورەی کردبوو، بۆیە زۆر پشتگیری پێغەمبەری خوای ئەکرد صلی الله عليه وسلم، ئەگەر چی لەسەر دینی پێغەمبەریش نەبوو. هەروەها خەدیجەی خێزانی، ئەو خەدیجەیەی کە ماڵ و هەموو شتێکی خۆی کردە قوربانی پێغەمبەری خوا و بانگەوازەکەی، تا ساڵی دەی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تەعالە ئەو ئیمتیحانەیشی هێنایە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. مامی خۆشەویستی وەفاتی کرد کە یارمەتیدەر و پشتیوانی بوو، هەروەها لەگەڵ خەدیجەی خێزانیشە ئەویش وەفاتی کرد. لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر قورس بوو، زۆر ناڕەحەت بوو، بە تایبەت ئەوان بووبوونە هۆیە کە کافرەکان نەتوانن بە ئاسانی دەستیان بگاتە خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پاش وەفاتی ئەوان ئیتر کافرەکان زیاتر و زیاتر ئاشکەنجەی پێغەمبەری خوایان ئەدا صلی الله عليه وسلم. ئەو ساڵەی کە ئەو دوو خۆشەویستەی پێغەمبەری خوای تیا وەفاتی کرد، ناونرا بە ساڵی غەمگینی، بە عامی حوزن. خۆشەویستەکانم، پاش ئەوە خوای تەعالە معجزەی گەورەی ئیسرا و معراجی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێنا، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتانەی کە
زۆر ناڕەحەت بوو زۆر غەمبار بوو خوای تەعالا پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە شەوێک لە شەوەکانە شەوڕەوی پێکرد لە مەککەی پیرۆزەوە بۆ بەیت المەقدس و لەوێشەوە خوای تەعالا بەرزی کردەوە بۆ ئاسمانەکان و ئەوەی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیشاندا کەوا غەمبارەکەی لەسەر لاچێ و گەورەترین ئاەتەکانی خۆی پیشاندا خوای تعالى أفرمي سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا خوای تعالى باكو بيقردي بو أو كشو الربيبة بيغمري خواكر صلى الله عليه وسلم لمسجد حرام ولمزقوت حرام ولمكي بيروز بو مسجد أقصى كلفلسطين كمسافيكي زور لبيننا هي خوای تعالى پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە یەک شەو بەڵکو لە یەک لەحەزاتێکی کەمە لەوێوە شەوڕەوی پێکرد بۆ ئەوێ و لەوێش پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشنوێژی بە پێغەمبەرەکان کرد لە مزگەوتی ئەقسایە و لەوێشەوە خوای تعالى پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بەرز کردەوە بۆ ئاسمانەکان لە ئاسمانی یەکەم پاشان ئاسمانی دووەم هەروەها هەتا گەشت بە ئاسمانی حەوتەم وقيشت بسدرة المنتهى لوي جبريل عليه السلام لبيغمري خواه صلى الله عليه وسلم جاء بته وبيغمري خواه بتنيا أروات حضور خواي پروردگار لبين أو خوايا تنها حجابك أبي لنور لوي خواي تعالى هنديك شد بيغمري خواه صلى الله عليه وسلم بيشان أدا جهنمو بهشتي بيشان أدا باشان خواي تعالى هنديك أوامرو هنديك فرزيش لسر بيغمر صلى الله عليه وسلم فرز أكاك كلوانا نيش رحلي إسراء ومعراج للحظاتك كما بو هر لشويكي ليكشوا لماويكي كما أم مسافة دورو دريجة بيغمري خواه صلى الله عليه وسلم أي بريت وبلحظيكي كم أقريتو شويني خوي أم معجزة قوري چندين درزو پندو آموشگاري تيايا بو مسلمانان إما آماجة بهنديك يكين بلكو إن شاء الله إصفادي ليبكين يكيك لوانا لو درسوا بندانا الدرس الأول الاطلاع على قدرة الله خوي تعالى قدرتي خوي بيشاني بيغمرو بيشاني مسلمانان دا حتى قيامتش درسوا بنديك بيبو إيمي مسلمان وأواني شويني بيغمري خوا أكون صلى الله عليه وسلم قدرتي خوا توانايي خوا كخوايك أو اندخا واند صلاته أم كونا حموي لجردسي خواي پروردگاره أما امتحان خواي تعالى إما لدنيا تاقي أكاتوا ككوملك خلق هبن دجايتي خوا ودينكي خوا بكن وإيمش خواي تعالى بمان كاب نصيرو بپشتواني دينكي خوا أما امتحانك خواي تعالى لم دنيايا بسر إيما إيهني أجينا خواي ويسي لسربي بلحظاتي حرشي كافر هي لسر زوياتي آتي يا خواي قورا ويسي لسربي حمو كافران بيرجع ابن بمسلمان بلام خواي تعالى امتحاني ايمي بيكا وامتحاني اواني بيكا دنيا هموي لجردسي خوايا اي بيغمري خوا تو اوانشي كشويني تو كوتون واوانشي كشويني تكون حتى قيامت بزانن كبلحظاتي خواي تعالى ويسي لسربي حمو قران كاري كان بديئة هيني بيك لحظة بيغمري خوا صلى الله عليه وسلم ام سفر دورو دريجة اكا وأم مسافة دورو دريجة أبري بلحظاتي دنيا هموي هي خوايا خوي خاونيتي بويا أما يك لدرسكاني يك لدرس قورا كان بو أو كساني كوا إيمان ينهبي وباور ينهبي الدرس الثاني الاطلاع على عظم صنع الله وبدائعه يك تلو درسانا خوشا يسكانم أويك خواي تعالى أيوة بيغمري خوا صلى الله عليه وسلم وبو وانشي شويني كوتون متمانة دروز بكاك خواي تعالى خوي خاوني هموشتكانا خوا ويسي لسربي هموشتكان بجئ هيني لماويكي كما بو متمانيكي تواو بو بيغمرو بو شوين كوتوكاني بيغمري خوا صلى الله عليه وسلم دروس أكا وبيان الله خواي تعالى خاوني هموشتكانا خواي تعالى خاوني أو آسمانانا تانية كأي محمد تو أي بري تنها مكة ودور بري مكة تنها كري زوي شوينكي زور كما خواي تعالى جقل لو زويك
ئەتوانی بڵێ بە قەدەری گەردیلەیەکە لە چاوی ئاسمانی یەکەم و ئاسمانی دووهەم و ئاسمانی سێم و حتا حەوت ئاسمانەکە هەمووی یەکێکن لە مەخلوقاتە بچووکەکانی خوای پەروەردگار. خوای تەعالا خۆی خاوەنی هەموو شتەکانە، بۆیە زۆر غەمبار مەبە و هەموو شتێ بەدەستی خوای پەروەردگارە. الدرس الثالث الإسراء والمعراج معجزة عظيمة من معجزاته. يك لمعجزة جوركاني بيغمري خواه صلى الله عليه وسلم إسراء ومعراج. جگە لەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معجزەی تریشی هەبووە. ئیسرا و معراج معجزەیەک بووە لە زمانێکە لە کاتێکە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معجزاتی دائمیشی هەیە کە بریتیە لەو قورئانەی کە ماوەتەوە بۆ ئێمە، کە هەتا قیامەت معجزەی گەورەیە بەردەوام ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ سەردەمەکانە لەگەڵ تازەبوونەوەی زانستە معجزات و شتی گەورەی لێ ئەبینرێت کە بۆ خەڵکی ئەو زمانە گەورەترین بەڵگەیە لەسەر ڕاستیەتی ئیسلام و ڕاستیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. الدرس الرابع التأييد الإلهي. درسێکی تر لەو دەرسانەی کە لە ئیسرا و معراج پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بینیەی تەئیدی ئیلاهی بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کاتێ پێغەمبەری خوا گەڕایەوە لەو سەفەرە، کافرەکان طبعا بە بەیانیە کاتێ ویستی باسیکە پێشای بۆ ئومهانیئی ئامۆزای ویستی باسیکە کە باسی بۆ کرد، وتی من وەکو ڕەئی خۆم وایە کە بۆ قەومەکەت نەیگەڕیتەوە ئەم معجزەیە، چونکە بەڕاستی ئەوان ئەیکەن بە بەهانەیەک بۆ دژایەتیکردنت و ئەیکەنە نقطەیەک و خاڵێک کە تایە بڵێن تۆ درۆکەی ڕاست ناکەی، ئەم قسانە قسەیەکی ڕاست نییە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆشت باسی کرد لە ناو قەومەکەیە، چونکە ئەوە معجزەیەکی زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی کرد، ئەوان یەکسەر کردیانە خاڵێک بۆ ئەوەی کەوا بڵێن ئەی محەممەد تۆ درۆکەی، تۆ ڕاست ناکەی، چۆن ئینسان ئەتوانێت لە ماوەیەکی کەما ئەم هەموو مەسافە دوورە ببڕێ، ئەم هەموو ڕێگا دوورە ببڕێ، دەی بۆمان بگێڕەوە ئەگەر ڕاست ئەەکەی چیت بینی لەم سەفەرە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ موقفێکی زۆر گران بوو بۆ من ئەو پرسیارانەی کە ئەو کاتە ئەوان لە پێغەمبەری خوایان ئەکرد. بۆ نمونە پرسیاری مزگەوتی ئەقسایان لێکرد، ئەگەر تۆ ڕاستەکەی فەرموو پێمان بڵێ مزگەوتی ئەقسا چۆنە، وەسفیکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ زۆر ناڕەحەت بوو لەسرم، چونکە من بە شەو چوومە ناوی، پاشان ئیشی پێغەمبەر ئەوە نەبوو تەماشای مزگەوتی ئەقساکە چۆنە و شکل و شێوەی چۆنە. لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پرسیارە زۆر قورس بوو، بەڵام ئەفەرمێ خوای تەعالا مزگەوتی ئەقسای هێنایە پێش شاوم، خوای تەعالا مزگەوتی ئەقسای هێنایە پێش شاوم، هەر پرسیارێکیان نەکرد دەرگاکەی چۆنە، چەند دەرگای تایە، پەنجەرەکانی چۆنە، ئەڵێ خوای تەعالا هێناوە پێش شاوم، منیش وڵامیانم ئەدایەوە، بۆ ئەوەی دەمکوتکردنێک بێ بۆ ئەوان. و چەندین پرسیاری تریش لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کرا لەو کاتە، پێغەمبەری خوا هەمووی وڵام ئەداوە. خوای تەعالا یارمەتیدەری پێغەمبەرەکەیەتی و یارمەتیدەری ئیماندارانە ئەگەر لەگەڵ خوای گەورەیە ڕاست بکەن. فەزڵی نوێژ و گەورەی نوێژ لە ئیسرا و معراجایە. خۆشەویستەکانم، هەموو فەرزەکانی ئیسلام و ئەرکانەکانی خوای تەعالا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وحی ئەنارد بە ڕێگای جبریل عليه السلام کە بە پێغەمبەری خوای ئەگەیان. بۆ نمونە ڕۆژوو، بۆ نمونە حەج، بۆ نمونە زەکات، بەڵام نوێژ جیاواز لەوانی تر خوای تەعالا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی ئەباتەوە بۆ لای خۆی. تەنانەت لە سیدرەت المونتەها بەسەرەوە ئەڵێ جبریل ئیتر تەواو تۆ شوێنە تا ئەیرێ، ئیتر ئەبێ محەممەد خۆی بە تەنیا بێت بۆ لام. لەوێ خوای تەعالا 5 فەرز لەسەر 50 یەکەم جا 50 فەرز لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرزەکە، 50 فەرزی نوێژ. کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە، موسى عليه السلام لە ئاسمانێک لە ئاسمانەکان پرسیاری لێکاڵێ خوای تەعالا چی لەسرت فەرز کرد؟ ئەویش ئەڵێ 50 فەرز. ئەویش پێ ئەڵێ من بەنی ئیسرائیلم تاقی کردوێتەوە 50 فەرز زۆرە، بگەڕێرەوە بۆ لای خوای تەعالا تا خوای تەعالا کەمی کاتەوە. ئیتر ئەوە بوو ئەگەڕێتەوە بۆ لای خوای تەعالا، بەرەبەرە خوای تەعالا کەمی کاتەوە تا ئیگەێنێ بە 5 فەرز. ئەم 5 فەرزە ئەبێ بە ڕوکنە گەورەکەی ئیسلام و عەمودی ئیسلام کە
حتا وەکو قیامەتیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ نوێژکردن هەر ئەمێنێ. گەورەی نوێژ لەوەیە کە خوای تەعالا لە ئاسمان لەسەر پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرز کرد. یەکێکی تر لەوانەی کەوا ئێمە دەرسی لێوەرەگرین و پەندی لێوەرەگرین مەکانەت النبی صلی الله عليه وسلم، مەکانەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەکانەتی چەند گەورەیە لە ناو هەموو پێغەمبەرەکانە، سەییدی ئەنبیایە، هەرچی پێغەمبەر هەیە خوای تەعالا موعجزەیەکی پێیان داوە، بە گەورەی موعجزەکە ئەزانی فەزڵی ئەو پێغەمبەرە چەند گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معجزەیەکی پێدرا کەوا گەورەی و سەییدێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرەخا لە ناو ئەنبیاکانە. گەورەترین معجزە لەوانەیە ئەوە باز بکرێت بوتێ موسا لەگەڵ خوای پەروەردگارە قسەی کردووە، موسا کەلیمی خوایە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئاسمان لە نزیکترین لە شوێن لە خوای پەروەردگارەوە کە لە بینی ئەو خوای پەروەردگارە تەنها پەردەیەکە لە نور، لەوێ خوای گەورە قسەی لەگەڵا ئەکا. بۆیە معجزەی ئیسرا و میعراج گەورەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مەکانەتی پێغەمبەری خوا دەرئەخا. هەروەها ئیسرا و میعراج گشتێتی ڕیسالەت و پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرەخا کە پەیامی ئیسلام پەیامی خەڵکێک نییە لە مەکەیا ژیاوێتن یا کۆمەڵێ خەڵک کە پیانەوتری عەرەب لە نیوە دوورگەی عەرەبا بژێن، بەڵکو پەیامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیامێکی جیهانی گشتیە، نە شوێنێکی دیاریکراوی هەیە و نە کاتێکی دیاریکراویش هەیە، بەڵکو شوێنەکەی هەموو جیهانە، ئینس و جنیش ئەگرێتەوە و کاتەکەشی تا قیامەتە. وما أرسلناك إلا رحمة للعالمين، يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نێراوە تاوەکو بەزەی و ڕەحمەتێک بێ بۆ هەموو جیهان. ئەمەش لەوەوە دەرەکەوێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک خوای پەروەردگار شەوڕەوی پێکرد بۆ مزگەوتی ئەقسا، ئەلەوێ ئیمامەتی هەموو پێغەمبەرەکانی کرد. خوای تەعالا پێغەمبەرەکانی لەوێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆ کردەوە و پێغەمبەری خوا پێشەوایەتی بۆ کردن. ئەلەوێ گەورەی پێغەمبەر دەرەخات، دووهەمیش گشتێتی پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرەخا. و قسەی ئەوانە بەدرۆ ئەخاتەوە کە ئەڵێن دینی ئیسلام تەنها بۆ عەرەبە یان تەنها بۆ شوێنێکی تایبەتیە. ئەمە ئەم معجزەیە گەورەیە ئەوە دەرەخا کە دینی ئیسلام دینێکی گشتگیرە و بۆ هەموو جیهانە و هەتا قیامەتیشەوە. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم میرادگری هەموو پێغەمبەرەکانە، یعنی خاتەمی پێغەمبەرەکانە و جێنشینی هەموو پێغەمبەرەکانە، لە پاش ئەویش پێغەمبەرێکی تر نایە. هەروەها خۆشەویستەکانم لەو دەرسانەی کە ئیسفادەی لێ ئەەکەین لە معجزەی ئیسرا و میعراج ئەوەیە کە ئەصل الدین واحد، يعني أصل ديني بيغمبركان حرهم يك دينا. الأنبياء إخوة من علات، يعني بيغمبركان براي دايكين، يعني مقصدي بيغمبر صلى الله عليه وسلم ليرى أويا كتشون يعني أجر بياوك تشنجنيكي هبي لهر جنيكان منالي هبي أمانها موي براي باوكين، يعني دايكان جاوازة بلام باوكان يك باوكا. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لێرە لەم حەدیثە ئەومان بۆ دەرەخا کە ئەنبیا و پێغەمبەران هەموویان یەک عەقیدەیان هەیە، یەک بیر و باوەڕیان هەیە، ئەسڵەکەیان بۆ یەک شت بانگی خەڵکی ئەکەن، یعنی داوایان بۆ یەک شتە، ئەویش ئەوەیە کە بە تاق و تەنیا خوا بپەرسێ و شەریکی بۆ قەرار نەدرێ، بەڵام شەریعەتەکەیان جیاوازە، يعني شريعتي عيسى لقل شريعتي موسى لقل شريعتي محمد صلى الله عليه وسلم لقل شريعتي پێغەمبەرەکانی تر جیاوازی هەیە بە پێی شوێن و كات، بەڵام یەک ئەسڵیان هەیە، یەک پەیامە کە پەیامی تەوحیدە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم وا ئەفەرمێ. یەکێکی تر لەو دەرسانەی کە وەریەگرین لە ئیسرا و میعراج ئەوەیە کە تەمحیص صفوف المسلمین. ئیسرا و میعراج خۆشەویستەکانم ریزی مسلمانانی پاڵفتە کرد لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە هەموو سەردەمێکە کەسانێک لەوانەیە
لەبەر هۆیەک لەبەر مەسلحەتێک لەبەر بەرژەوەندیەک لەوەیە تێکەڵ بە مسلمانان ببن. بەڵام هەر مدەی جارێ خوای تەعالا مسلمانان تاقیە کاتەوە بە تاقیکردنەوەیەک لەوانەیە ئەو کەسانە ڕاستێتی ئەو کەسانە دەربخات کەسانێک کە تەنها کلکی دینیان گرتووە، تەنها وەکو بەتەڵەموویەک لەگەڵ دینە پەیوەندیان هەیە. لە سەردەمی پێغەمبەری خوایشە صلی الله عليه وسلم خوای تەعالا ئیماندارانی ئەو وەختەی تاقی کردەوە بەم تاقیکردنەوە گەورەیە، تاقیکردنەوەیەکی زۆر گەورە بوو. کاتی ئەم هەواڵە کافرەکان بڵاویان ئەکردەوە بە فرسەتێکیان ئەزانی بۆ ئەوەی بڵێن محەممەد درۆ ئەکا، کاتی ئەم هەواڵەیان بڵاو ئەکردەوە بەم لاو بەولایە خەڵکان کە ئیمانەکەیان دانەمەزرا بوو لەو کاتانە، کاتی ئەم هەواڵەیان ئەبیست یەکسەر ئەیانوت محەممەد درۆ ئەکا و باوەڕیان لەق ئەبوو. بەڵام کەسانێکی تریش کە دامەزرابوون کە هیچ بەرژەوەندیەک نەبوو لە ئیمان هێنانیانە وەکو ئەبوو بەکری سدیق وەکو عومەری کوڕی خەتاب، ئەوانە لەو کاتە دەرئەکەوتن. کاتی هەواڵەکە گەیشت بە ئەبوو بەکری سدیق، کافرەکان هەواڵەکەیان گەیاندە ئەبوو بەکری سدیق، وتیان ها محەممەدی هاوڕێت چی درۆیەکی گەورە ئەکا، ئەڵێ ئەم شەو من لە مەکەوە ڕۆشمەتە بەیت المەقدس و لەوێشەوە بەرز بوومەوەتەوە چوومەتە سەرەوەی حەوت تەبەقەی ئاسمانەکان و هەر ئەو شەوەشە گەڕامەتەوە. ئەم درۆ گەورەیە محەممەد بەس ئەمەی مابوو، ئیتر ئێوە هیچ عوزرێکتان نامێنێ کە باوەڕی پێ بکەن. ئەبوو بەکری سدیق وتی جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای وتووە، وتیان بەڵێ ئەوە تا خۆتیش بڕۆ بۆ لای، وتی پێویست ناکە من لەوەش گەورەتر ئیمانم بە محەممەد هێناوە صلی الله عليه وسلم. ئەگەر پێغەمبەری خوا وای فەرمووێ بەتەکید ڕاستەکە، بەتەکید ڕاستەکە. بۆیە لەو ڕۆژەوە ناوی ئەبوو بەکر نرا بە ئەبوو بەکری سدیق، بە ئەبوو بەکری ڕاستگۆ، چونکە ئەلەوێ ڕاستەقینەی ئیمانی ئەبوو بەکر دەرەکەوێ. هەروەها ئیماندارانیش لە هەموو سات و وەختێکە کاتێک تووشی تاقیکردنەوەیەکی لەو شێوازە ئەبن دەرەکەون کێ ڕاستەکە لەگەڵ خوایە و لەگەڵ دینەکەی خوایە و کێش درۆەکە. داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی، بەردەوامیمان پێ بەخشی لەسەر دیندارێتی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین لەسەر عەقیدەی پاک، لەسەر دیندارێتی پاک، لەسەر ڕێبازی ئیسلام، لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوامیمان پێ بەخشی. یا ڕەبی لا نەدەین لە ڕێگای ئەسڵی ئیسلام، لە دینی حەقی ئیسلام. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ماڵ و مناڵمان ئیسلاح بکەی. یا ڕەبی خوایە خێزانەکانمان صالح بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین. یا ڕەبی خوایە کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری. یا ڕەبی کاربەدەستانی ئەم وڵاتە صالح بکەی، کەسی صالح بکەی بە کاربەدەستمان یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بەرەکەت خەیتە دەغڵ و دانی کوردستانەوە، بەرەکەت خەیتە ئاو کارەبای کوردستانەوە.